چونم قلبی من گرچشنی لاله بێت و ناوتی تێ بکەن ئاگری دژمن بێتە گیانم وەک چرا من پێ بکەن شەقشەقیکان گوشت و ئێسقان یەک بە یەک خۆی تێ بکەن بێترس من دێمە مەیدان حوکم ئازادیم دێ گەر نەسووتێ خنچێم چۆن هەژارم سەرکەوێ دەچمە ناو دەرجی هەژار و شان بەشانی وەک برام ڕۆح و لاشەم ئێش نەکات بۆ میلەتێکی حەقوراو بەو شەوی پڕ ترس و تاریک من نەسووتێم وەک چرا کۆمەڵەی داما و هەژاران چۆن دەیێڵم بچنە پێش لێم گەڕێن من با بسووتێم ببمە خاک و خۆڵەمێش ببمە خاک و خۆڵەمێش باتە هەژارم تێبگا با بسووتێم بەڵکە گەنج و لاوەکانم تێبگا بێتە مەیدان خوێن بڕێژی تا حەقی خۆی پێ بگا تا بزانی غەرقی خوێنە و کی حەقیمی خواردیە یان لە بۆ حەق خوێن بڕێژێ دەرچێ دوژمن تا زوام ئۆف ساروی قوربانی گەلت بە و قەت نەژیبام زیلەتەی ئاوار هەر کەسێ بمرێ لە پێنە و نیشتیمان و میلەتە نامرێ هەرگیز دەمێنێ چونکە خاوەن غیرەتە خود بە قوربانی گەلت کەم فەرزە قوربانی لە بۆ نیشتیمانی حڕ و سەربەز ئومەتێکی سەربەخۆ